سلەیمانی کە بە شاردی جم و جۆڵی بازرگانی و قەرەباڵغی بازار و خرۆشانی شەقام و شارڕێکانی ناسراوە ئێستا تەواو جیاواز دەردەکەوێت. شەقامەکانی سلەیمانی لەوانش مەولەوی و بەردە مزگەوتی گەورە کە سەرای ئازادی بەسەریدا دەڕوانێت و بە شادەماری ناوشار ناسراوە. وەک دوکاندار و کاسبکاران دەڵێن زیاتر لە 30 ساڵە ئاوا بە بێنازی نەیان بینیوە. ئەم خامۆشی و بێجوڵەیەی ناوشاری سلەیمانی ئۆباڵەکەی لە ئەستۆی بێبازاڕی و بێپارەیدایە کە بەشێکن لە لێکەوتەکانی دۆخی ڤایرۆسی کۆرۆنا و دواکەوتنی موچە. نەخێرنەوەڵە وەڵامەوە 20 ساڵ لێرێن 30 ساڵ لەم جادێم و لێیان شتیوام نەبینیوە زۆر بەکەمی یعنی لە زمانی کە سەدام حسێنی شابووە و شتەمە ڕێگاوە نەبینیوە سۆڵێوان بێ نەبینە بەس خەڵک سێرەکەی پاری پێ نییە خەڵک بێتاقەتە ئەچێکە لە ماڵشۆ پێداویستی شتێکی ێتە بازار نازانێ بۆچی هاتووە لە بیرێچێتەوە خەڵکابینە معناتی و خەڵکابینێت و بێدەسەڵاتی بێپارەی و خەڵکابین نازانێتی بگە بێدەسەڵاتی ڕاتومەوە ماڵێ زۆری زۆر کاریگەری کردووە لەبەرەی بازارەکە زۆر سۆڵە خەڵک پاری پێ نییە هیچ شتێ نەکات چی بکات ناوەڵە زۆر تاسە ئابی ئیشیوان نەبووە بێ ئیشی چۆڵ وەڵە و ئەین کە سابەت لە بازارە وەستا ئیش وەستا. دوکاندار و کاسبکارانی گوزەری مەولەوی هەروەها دەڵێن بێموچەیی و بێمتمانەی بە دۆخی دارایی هەرێم خەڵکی لە هاتنە ناو بازار و خەرجکردنی پارە سارد کردووەتەوە. ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کار و کەسابەتی دوکانداران داناوە. ناوەڵڵا تۆبێن تیا بکەونی هەری وێرانە چۆڵ و هۆڵە ئیژنی ئای ساعت بەخۆ سفتاح نەکردوت بۆ ساعت دەونی دوکانم کردوتەوە ڕۆژان تر هەش لێرە بووم بەخوا ئارە وەڵڵا جیاوازە یەکەوت سەفەر هەر شتێک لەم بادان نەخرێ لە ماڵەوە نەبینێنی سوودیشی نیوە بەس هەریین لەم با تۆزە سیمای بازارەکەی تێک نەچی لە خزمەتە سەرکەوتومش پەیوەندی بەم ڤایرۆسی نەخۆشیەکە لە ئارایە پەیوەندی بۆ پەیوەندی بە قەیرانی داراییەوەیە ئیتر بازار و زایدن ئەم بڕیارش کە باڵێن دەرچۆ بەنسبەتە مەنتیقیەوە بڕیاری هاتوچۆ قەدەقی هاتوچۆ ئەوەن جادەکان خەتا کردووە خەڵک وەکو پێویست ناتوانێت داخلی ناو شار بێت بەدڵنیاییەوە بە تەشیت زۆری. قەیرانی درێژخایەنی دارایی لە هەرێمی کوردستان خەریکە سیمای ژیانی کۆمەڵایەتی و مۆرکی شار و ناوچەکانیش دەشێوێنێت. شەقامی مەولەوی سلەیمانی کە بە مۆرکی جەنجاڵی و قەرەباڵغی ناو بازاری سلێمانی دادەنرێت نمونەی زیندوی ئەو شوێنانەیە کە کاریگەریەکانی قەیرانی دارایی خەریکە لە جوڵەی دەخات. قەیرانی دارایی کە زۆر جار وا باز دەکرێت دروست کراوە یاخود بەرئەنجامی کوردبینی سیاسەتی ئابووریە هۆکارە ڕاستەقینەکەی هەرچیەک بێت ئەنجامەکانی دوجار وەک زامێک لەسەر ژیانی خەڵک و تەنانەت سیماکە لە پووری کۆمەڵایەتیەکانیش ڕەنگی داوەتەوە کە ڕەنگە ئەم زامە بەدەیان ساڵی دیکە ساڕێژ نەبێت. هەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.